بەڕێزانە و کاتتان باش بە هیوان باش بن ئێستا دێن هەندە قسە و باز لەسەر نوێترین گاڵتەجاری پارتی دەکەین کە چۆن سوکاتی بە خەڵک دەکات ئەو کات چۆن داخوازشی ڕۆڵای خەڵک دەکاتە کارش تیرۆریستی. ئەمەش سەرنجی خۆمان دەین بەڕێزان، ینی خەڵک کە لە ڕووداوە شوادێتە پێش حەقە هەمومان قسەی خۆمان بکەین بزانین چۆنە چۆن نییە. مەسەلەی چێتی نییە، چێتی پارتی هەردوولا لە سیناریۆ دەرهینان زۆر وێرانن، ینی جاری وایە خەبەرەکانیان دەقیقشە بەس لەبەر ئەوەی نازانن سیناریۆکان دەربێنن تێدەکەون. ئێستا ئەوەی لالەزار حەقەتەکە بوو بەس یەکێتی ئەوەندە بە قەشمەری کردی، ئەوەندە بەلاوازی کرد کەس بڕوای پێ نەکرد. ئەرێ بەخوای بەڕێزان ئێستا قسە و باز دەکەین. وەرن برا نوێترین گاڵتەجار بڕوا بکە حەقە خەڵکی کوردستان سەیری فیلمی کۆمیدی نەکە. یعنی چییە کۆمیدی؟ مادام پارتی یەکێتیمان هەبی تەواو، واڵا ئەیدەر هەرچیمان هەبی تەواو ئەڵێ پارتی دەمگری. ئەوە نوکتەیە ها ڕاز نییە بەس نازانم چێن دەرم دەگری بزەبێت. هەڕێیان دێنەرگە بەرپرسەشی پارتی قسەم کرد دەگوت خوشتەرچی گوتی خوا لە ئایدەری برام لێگەڕێن تەواو نییە عەقڵی هەر ئەوەندەیە، یان تخوارە حکومڕانیتی کوبووە بە خاتر و خوتور وەڵە برێ بڵێ وەڵی ئەو براکەم تەواو نیە لە خۆی ئەو قسەی کردی ئەش برێن قەیدی ناکە. بەهەرحاڵ نازانم من دەشت ڕوویدایەک دەقە ئێستا بەڕێز تەمەشا دەکەم بزانم چییە. ژیان چەندی کەس کەوتە سێوازان تۆی مەسئەنێرن نازانم برادەرێک ناتی دەرێت لە تەلەگرام تووس ئەوە دوای ئەوە جواب بدەمەوە. باشە بەڕێزان هاوڕێیان بەخێر وەرن نوکتەشکی خۆشتر. ئێستا لە ڕێگا بووم دەهاتمەوە برادەرێک گوتی کوڕەکەیە نامێ نایی بدەم کوڕەشی هەرزە و مڕاهیقە گوتی دەڵێ چیتەوە هەولێرێ لە سوید دەشی چۆ گوتی توش قادر نادری بوو مەهڕە شەم لێ کردیە پێم گوتیە یەک جارکە باسی ماری خەزورم کەی وات لێ دەکەم بڕوا بکەن. ئەو کوڕات بۆ پرسەی خوشی خێزانم لە پرسەی ئەمنی دەری نادرێکا قادر دەتوانین ڕسمەشی پێکەوە بگرین دنیایەک مەتحوسە ناشی کرد. کاتی چیت هەولێرێ خۆ چیە شەڕات و دەیکە دوو شەق زیاتر و کەمترە بەس وەڵڵاهی هاتبوو لۆ ڕسم گرتنێ کەس چۆن هەولێرە دەرێ وەڵایی چوومە ڕەشەم لە قادری کردیە. کەسێک بەهەرحاڵەوە کێشەک نییە. بەڕێزان بەخێر بێن بە ئەوەکەی بڵاوکەمەوە ئێستا دەست پێ دەکەین بەڕێزان کورا ئەمەش قسەی خۆمان دەکەین خۆ قسەی پارتی ناکرێ قسەی پارتی تەواوبی بەخێر ئاورانی یەک داوای لێبوردن دەکەم من کە لایڤ دەکەم بڕوا بکە سەیری یەک کۆمنت ناکەم بۆیە بمبوژن ئەگە هەر پرسیارێک دەکرێ هەر سەرنجێک دەدرێ ئەمە تەمەشا ناکەم سلسلەی قسەم دەبڕێ سلسلەی قسە دەبڕێ و دووش هەیە لۆ پارتی وژێتی هەندەزار لۆ ئستفزازمان خەڵکەچی دەینن قسە دەکاتن هەتاوەکو سەر و درمان بگری. بەهەرحاڵ بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان هەر ئێستا دەست پێ دەکەن نوێترین فلیمی گاڵتەجاری لە دوای لالەزار یەکێتیە لە دوای لالەزار پارتی برا ڕۆ ئەوانە نازانن ئەو بۆ 35 ساڵ فێرە سیناریۆ دەرهینانیش نەبوون. باشە هەموو هونەرمەند و ئەکتەرە کۆمیدیە تان لەگەڵدا ئەو هەموو کۆیلێ تا نەگەڵدا باشە ئەلەقم بەوان بڵێن کاکە شتێکی وا ڕوویدایە باشە یارمەتیمان بدەنە دەرهینانی فلیم. ڕاوەستە ئەوەی بە بنێرم لە بۆ قەت نازانن ئەمن بەس خەمی ئەوە مەهاوڕێیان بڕوا بکەن
دوای ئەو جیلەی هەفتا و هەشتاکە لە هەموو حزبەکان جیرێک پەیدا بوو بەس جوێن دەدا کاچ خۆم یعنی ئەو پارتی وێشێتی کورە ئەو هەموو باوکو و دایکە باشە نازانن یعنی منداڵەکانتان فێرکەن بێت ئەلێرە بە ئەدەبەوە قسە بکە یعنی شەرم لە خۆتان ناکەن مندارتان باوکتان براکانتان زمانیان دەرێ زێرا بە ئەڵێ لە مەلها گەورە بوونە یعنی ئەوە لەسەر من نییە ها لەسەر هەموو خەڵکە کە تووشی کە دێتن نازانی دوو قسە بکە بەس جوێن دەدا بەس هەڕەشە دەکا بەس ئەوە کە هیچ ئیسفادەی نەکردیە بەهەرحاڵ هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین ئاخر سانیە ئەو دوسێ دەقا هاوڕێیان بەس لەو هەندەیە هەتاوەکو هەندە خەڵک بێت هاوڕێیان ئەوڕۆ پارتی ببورن پارتی ئەوڕۆ دووبارە سەد بارە هات سیناریۆکی داڕشت دیارە ئەمە حەقمان نییە یەکێتی چاوی دەری هەولێر گوتەنی پێم دەکە کورد گوتەنی چ دەکا هەرچی جەوەراغە چ دەکا و ئیشی من نییە بەس بەڕاستی ئەمن وەکو تاکە یعنی بێزار بوومە لەو هەموو سیناریۆ گاڵتەجارەی و میدیایەک وەکو ڕۆژنامە نووسێک وەکو چاودێرێک وەکو کەسێک سیاسی دێ شتێک دێتە پێش یعنی ئەوەندە بەرزی و نزمی دەبینی ئەوەندە قەشمەری بە بەو میلەتە دەبینی بۆیە خۆت پێڕا ناگیرێ مەجبوری بێ قسە بکەی بە جددی ئەگەنا ئەوە یەکێتێ با لە خۆی جواب بداتەوە دنیایەک مینبەری هەیە بەس کاچ خۆم لەو گاڵتە بۆ میلەتەی دەکەن بۆ پەیام دەدەن یعنی هەر جوڵانەوەیەک هەر ناڕەزایەتێک دروست دێ مۆرەشی لێدەن کە ئەوە سیفەتی حزب و حکومڕانە دیکتاتۆرەکانە لە ئیفلاسی تۆ هەرچ بکەی مۆرەک لێدەنەوە چۆن هەموو ئەنزیمە عەرەبیەکان لە کۆندا لە ئێستاشدا هەر شتێک دەکرێت سەهاینەی لە پشتە وەکو هەمووی حەرەکاتی ئیسلامی هەر کەسە قسە بکات تۆ کافری تەواو مولحیدی تەواو ئیتر تۆ دەبی نوتقت بگیرێ ئێوە نییە کاچ خۆم ئەمە دەین هیچ دیفاع لەو کوڕی ناکەینێ چیروان کادیرە چێچێتیە ئەمریەچێتی نەمینێ هەزار دۆسەی پارتی لەدەستە باویش ڕۆ خۆی بیجۆڵێنی بەڵام قسەی مە لەگاڵتە پێکردن بە ئاستی خەڵکە و دوو داخوازەی ڕەوای ئەو هەرچیە زەحمەت کێشانەیە کە هاتبوونە سەجادە ئێستا بووە قەزێکی زۆر گەورە چەند خاڵێک دەڵێن هاوڕێیان یەک باشە ئەوەی گردەڕەشە خۆ دوو کەسیش کوژرا و شەڕەکی گەورەش بوو پارتی لۆ نەتانگوت ئەوە حەشتە و ئەبوو جەماعەتی ئەو حەرەکەی ئەبوو ئالا الوەلائی کە ئەو حەرەکەی تشینە چێ ببورن حەرەکەی ئەو شوهەدا و نازام چییە ئەوەیە لۆ نەتانگوت ئەوەیە خۆ ئەو زۆر گەورەتر بوو زۆر خەتەرتر بوو لۆ قسەیەکتان نەکرد خدایە خورشید هەرچیتان بەس لەبەرەوەی گوتیم کۆیلەی ماڵی بارزانیمە لە هەمووی خۆش بوون دۆسیە نەما هیچ یعنی کێشەکە ئەوەیە بەس مزەڕەت ئەوەیە تۆ بڵێم کۆیلەی ماڵی بارزانی بووم ئێستا زەوەراغەیەر چ لەگە پارتی سڵحبی هیچ لە گۆڕێ نییە نە حەشتەیە نە هیچ لە گۆڕێ ئەگەنا تۆ حەشتی تۆ ئەوەی ڕەنگ بیش خۆکو گوتم بڕوا بکەن هاوڕێن لە لالەزار شتی زۆر گەورە ڕوویدا بوو ئەم قسە ناکەم بەڵام یەکێتی نەیتانی تەعبیر لە خۆی بکە تەعبیر لە خۆی بکە یەک سیناریۆی گاڵتەجاری بڵاو کردەوە بۆ قەشمەر هەمووتان دەزانن وەنیا یعنی ئەوەندە لاواز بوو ئەوەندە لاواز لم کەرەسەی گەلێک زۆری پێیە بڕوا بکەن تا ئەدامی بەلای کەم ڕێبەر ئەحمەدیان پێیە یعنی ئەو ڕێبەر ئەحمەدە بە قانون ئەبێ ئەدام بکرێ بە بەڵگەی دەنجی ئەمن لە ماوەی هەفتە یەکەم بوو باسم کرد یعنی شتی ڕێبەر ئەحمەد دەنجی لەدەستە ئەگەر مەسروریش نەیبی ئەمە نازانم بەڵام یعنی دەیان بەڵگەی هەموو هەیە بەس یەکێت یەک سیناریۆ ئەوەندە لاوازی پیشاندا هەمومان گوتمان درۆیە بەنمونە پارتی ژوایە ڕەنگبی ئەوە هەندە شت هەبی ئەوە ژوارەدا هاوڕێیان تۆ سەرۆک عەشیرەتی هەرچی بی خەڵک هەرچیەکانی بندەستت شتەی لێ قۆمەتی سەیرکەر دەبی ناوڵە یارمەتی دەدەی ڕووداوەکی سیاسی دێتە پێش لالەزار پارتی بە هەموو قوتی خۆی هاتە پشتی وانیا گەورەی کرد قابلانی ئەوە چ بوو ئەتۆ حرەکەیەکی حزبێکی خەڵکەشی ئۆپۆزیسیۆن ڕووداوەک دێتە پێش دەی قسەی خۆت دەکەی بەو ئاراستەی دەبەی هەر کەسە ڕووداوەک دێ بەو ئاراستەی خۆی دەبێ ئەمەوەکو خەڵکەشی ڕەخنەگر و ئۆپۆزیسیۆن بەزەوق خۆمان بەو ئاراستەی دەبین لە خزمەت خەڵکی دابنێ بەنمونە بە تایبەتی
کە حرەکەیەک بوو هەرچەکان داخوازەکانیان زۆر زۆر ڕوونە کاکە خۆ فلیم هەیە خۆ بەڵگە هەیە پێویست بە هیچ ئەوەیەک ناکە هەرچەکان چەند مانگات چەندین جارە لەو سێ چار مانگە دێنە سەزادەی کاکە دامان بمەزرێن کاکە دامان بمەزرێنن سەیتەرە دادنێن و داخوازی دەکەن لێ دوانیانەی خۆ بابەوە ناشاردرێتەوە ئەمە دە سەردەمەجیشن وای چییە بارزانانی ئەمە سەردەمەجیش هەمووی دکۆمنت دەکرێتن هەمووی دێتە سەر شاشە بە یەک سانیەی ئێتوکو دەتوانی برێ ئەوانە یەکسەر هەشت لە پشتیان بۆ لە کاتێکدا 10 جار زیاتر هاتیتە بەردەم لا نازی دەرێ کاکە بە ئەو ژەهرە لە بۆ من نەبی قسە خێر و بەرەکەتی لە بۆ منیشە بیت یعنی خۆ دیتمان ئاخر جاریش هەروە بوو کابرا هاتە سەر شاشەی گوتی کاکە دەڵێ بە گۆڕی بارزانی سەفەر شێروانی ئێستا من باسیز دەکەم سەفەر شێروانی دەرێ کاکە بە گۆڕی بارزانی کەستان دانامەزرێنم ئەوش گوتی بە گۆڕی مەحەی هەرچی ئەمەش وەزنانی لە کار و خەبات خۆ هەفتەک بەر چەند ڕۆژێک بەر لەو شەڕ و شۆڕەیە دوای ئەوە هێزێکی گوڵان دەستەوێندەر هاوڕێن بە ئەو چیرۆکەتانە بژێڕمەوە ئەو هەرچیانە 4 مانگ 5 مانگە دەڵێن ئاخری لە ئینتخابات پێیان گوتبن ئەنگوت دەنگمان پێ بدەن ئەمە هەمووتان دادەمەزرێنین بیان بەلای کەم 150 تەنکەر کە باسم کرد وەڵا دوای ئینتخابات سەفەر شێروانی کە جێگیری منسوور بارزانیە لە ناناس پێی گوتبوون بە گۆڕی مەلا مستەفا یەک کەسان تەعین ناکەم ئەو بوو ئەویش ئەو گۆڕی خوارد کە لە هەموو میدیا بڵاو بووە دوای ئەوە کە بۆ جم و جۆڵ یەک دوو ڕۆژ کابرایەکی پارتی هەیە ناوی کامەران دەسکۆ گەردیە کابرایەکی بێئەتەکێت و منسوور بارزانی منسوور ئاوڕێیان با پێتان بڵێ منسوور یەکێک لەو کوڕانەیە بەجێ مەسعودیش ناکە زۆر بەسەرێشەیە بەجێ مەسروری براشی ناکە ئەنتەرەکە ئەڵێن بەس ئەگە بەجێی داچی بکە بەجێی داچی بکە بەجێ کەس ناکە زۆر سەر بە ئێشەشە نمونەی وەکو عودەیە عودەی نمونەی دایم و سعات بە مەشاکلی هەیە دیتیشتان یعنی لەگە کسەکی فارس بووە هەڵا وەختی خۆی پارەی لێ بردرا لە ماوەیەک بریندار بوو نازانم سەرێشەی گەلێک زۆرە لە قومار دۆڕا نازانم سەرێشەی گەلێک زۆرە ئەوە هێزی گوڵان و تایبەتی لە بەردەستی ئەو منسوورە فەندیە ئەو دەستکۆگ ئەوەی مخەوەل کردیە بە کەیف خۆشت بکە ڕێشی پارتی و ماڵی بارزانی و حکوومەت هێرم کردە بەردەستی منسوور و ئەو کامەران دەستکۆیە لە جاتی بێن چارەسەر بکەن ینی بڕوا بکەن بداتەکە تەختەکەی پارتیش ئەوە نەبووە تەقە بکرێ ئەوەی ئەم بزانم ها ئەوە دیفاعنیە لە پارتی نەمەسعود نەمەسرور نەحکومەت بەڵام دوای ئەوانە تەقەیان کردی هەڕاست ئەو کامەران دەستکۆیە تەقەی کرد ئەوە بوو یەک شەهید بوو ئەو کەسە کوڕەکی گەنجی هەولێر کەرکوچێ بەداخەوە باوکی دوێنەیان پێرێت چۆ سڵحی بە 15 دەفتەر و بە شوقەیە کردیە کورە کاچ خۆم یعنی لەگەر ئەو پەڕی ڕێزماندا بەڵام کاکە ئەی کورە عەلەقەن قسەکی بێنەوە کورە معقولە خینی کڕەکەت هێشتا فاتحەت هەوا نەبەت و دەچ سڵح دەکەی کوڕە کرد بە پارە قەرەبوو دەکرێتەوە کورە کاچ خۆم قسەک شەرم لە خۆتان بکەن بە جددیمە یعنی ئەو خەڵکە وای لێ هاتی ئەوەندە زەلیل بووە بەهەر باوکی ئەو کوڕە شەهیدە بیتن تخوا معقولە فاتحەی 20 سەعات تێنەپەڕێت و سڵح بکەی بە 15 دەفتەری بچی لەگە مەسعودی دابنیشی خینی ئینسان ئەوەندەیە کورە قسەک عزت نەفس بێڵنەوە بە قوربان تاچ کرد بۆ وای لێ هاتیە بەهەرحاڵ دوای ئەو کامەران دەستکۆیە بڕیاری تەقە دەدا بەبێ ئەوەی مەسەلەن بگەڕێتەوە سەر مەسعودی ئەو زانیارانەیە من هەیتم بگەڕێت سەر مەسرور بارزانی یان حکوومەتی هەرێم بڕیار بدە بە قوربان یان مدیری ئاژانس بڕیار بدە تەقەی کوتەوە ئەو قەسابخانە دانرا 15-16 کەس 8 هەرچی بریندار بۆ 3 یوانیش بریندار بۆ تا ئێستا 2 شەهیدیش هەیە باشە لە چێ لە نەزانی و لەوەی کورت ڕیشی کەتەوە دەستی منسوور بارزانیش ئەو کامەران دەستکۆی کردە کولفی کول بە کەیف خۆی بڕیار دەداتن ئەوە بۆ ئەوەی کرد ئەوە بوو هەرچیەکان تووڕەتر بوونەوە دوای ئەوە چوون وتیان بێگومانە تو خەڵکی هەرچی بکوژی کاکە نەکەرچی بکوژی ئێستا ئەمە لەو ئەوروپایینە 2 کورد دەکوژێت دەمارت شۆت دەکا وایە 2 عەرەب دەکوژێت دەمارت شۆت دەکە زۆرە عەشائیر لە مەسەلەی قەومی خۆتوەک زیاتر دەمارگیری زیاتر هەیە ئێ تو دەیکوژێ بێگومان هەرچی هەمووی نەک هەرچی باشوور بڕوا بکەن هەرچی ڕۆژهەڵات هاتیتە خەت هەرچی کوردی ڕۆژهەڵات کوردی ئێران هەرچی باکوور هاتینە سەخەت هەرچی لەسەر تاسەری دنیا کاکە پاس بە سوکادی دەکەن تۆ دوای ئەوە دەچی گوندەکەی دەردەکەی بە هەر نیەتە کرد بێت دەری دەکەی تەقەی لێ دەکەی کاکە کە تەقە کرا خەڵک دەماری شۆت دەکە یعنی لە عەفدەی شوبات هەموو کات کە تەقە دەکرێ
شتەکان ئاڵۆز دەبێت هەتا تەقە نەکرێ هیچ نابی بۆیە تۆ دەچی ئەوەی دەکەی بێ گومان جەوەراغی هەرچی وەکو عەشیرەتەکەی خۆی دێت ئەوە دەکاتن دێتە پشتیان کورە هەموومان هاتینە پشتیان لۆ تەقەیان لێکرێت لەبەرەوەی داخوازەکانیان ڕەوا بوو ئیتر حزبیت کە دێتە پشت دژمنەکانی پارتی دێنە پشت حەشت ئەو باڵەی دژی پارتیە دێتە پشت بێ گومان وایە هەموو ڕووداوە وایە کو پارتی هەر ڕووداوە ڕوودەدا ئەویش دەسە پشت ئەو شتانەی کە دژیتی گەورەی دەکات چی کرد لە لارەزار دەستیشی خۆشبی حەقەچی ڕەوای خۆتی حزب بەشکەیە فەزاعەتەکی لێ گرتێ دەیەوێ لێی بدە بەڕاستی یعنی ئەتو ناتوانانی بڵێ وەڵی ئەها جەوەراغی هەرچی هاتە پشتی دیلۆ سەرۆک عەشیرەتە ئەگە نهات بە پشتیانی کابرایەکی ڕازگۆ نییە لەگە هەرچیەکان ینی سەرۆک عەشیرەت نییە ئەو زەبەی تۆمەتی هۆی لۆ هەڵبەستی وەڵا برەی ئەوە تەسیقیە تەواو ئەتو لۆ لێت گەڕا بگاتە ئەو ئاستە مەسعود بارزانی خۆ من دەزانم ئێستا وەیسۆ ئەوانە ئێستاش متابعەکەن دوای دەکەن کاکە لۆ لێ دەگەڕێن بگاتە ئەو ئاستە خینی خەڵک بڕژێ حەشت ئیستیفادە لێ بکە بەنمونە تۆ پارتی لۆ لێ دەگەڕێ چێتی ئیستیفادە لێ بکە لۆ بەهانەکەی دەدێ لۆ قەزەکەی گەورە دەکەی و ئێستاش عیلاج نەبووە ها شەڕی هەرچی پارتی بەرزیونزمی ها دەست پێ دەکاتەوە ئەجا ئەو دەستکۆیە دەرێن کابرایەکی زۆر زاڵمە حتا لەگە ئەو لیوایە تایبەتەی خۆی تا ئەن ئەوە لە 2001 لە بۆ سێ کۆلیژی ئەوەی سەربازی زاخۆی تەواو کردێت سەری فتنەکەی ئەوە ئەو هەموو شەڕێک بە جەنگە جیهانیەکانیشەوە بە شەڕی پارتی و یەکێتی بیرتان لەسەر شتەشی بەسیت تەقیەوە ئی بزوتنەوەی ئیسلامی دایانگۆ لەسەر قازەرچی بۆ ئیکە لە قەڵازێستێ هەر یەکە وە شتێک دەتەقتەوە گەورە دەبی ئەوە ئەو کامەران دەستکۆیە ئەو فتنەی هەر کردیە کە دەبی بەعەز بکرێت بۆ ئەوی مەسوولیت کە نەوێرن کاکە بە ئەو شەڕ و شۆڕانە دروستکەن لە 2001 لە 2003 لە کۆلیژی سەربازی زاخۆ کردیتی دوای بوویتە ئەفسەر لە لەشکری گوڵان دوای ئەوە چتە بەرپرسی هەواڵگری دوای جێگیری فەرماندەیی لەشکری گوڵان دوای جێگیری فەرماندەیی لەشکری تایبەت دوای ئەوی هەردووکان چوویتە شوێنی عوبەیت نێروێی جێگیری لەشکری تایبەت و گوڵانەکە هەردوو لەشکر وەکو عەرەز جمهوری سەدامی چۆن داینابوو لۆ خۆی هەماشتە ماڵی بارزانی لۆ سەرکوتی خەڵکیان دانایە مەنسوورە وەختی خۆی سەر بە مەسعود بارزانی بووە دایان نایە بەس لۆ ئەو شتانە ئەوە مامەد شیئەندامی پەرلەمانی تورکیا ئەوەش لە عادی حزبەکەی ئەردۆغانە ئەو شێروان دۆسکی کە کولفی کولی لەشکری تایبەتە ینی ئەو هاتێکە ژنەکەشی کوردی گەردی باکوورە هاوڕێیان ئەوزە دەڵێن ئەوەندە حتا لە ناو بارزانیەکان بڕواکە برادرە وتی قادر لە یەک بنکەی بارزانیە وتی لە یەک بنکەی 300 دەنجی 80 دەنجی پوچ بووە 50 درایتە هەڵوێست 30 درایتە نەوەی نوێ داخۆ چەندیش درایتە یەکێتی وتی لە 300 یعنی 130 210 ئەگەر 50-60 لە ناو هێزی لەشکری گوڵان و تایبەت دەنگ درایتە حزب بوو یان دەنجی پوچ بووە هەمووش لە ڕچی ئەو کوڕی بووە بارەحاڵ بینە سەر ئەو نوقتەیە هاوڕێیان وەرە سەیرکە پارتی سەردەش عوسمانی هینا گوتیەوە تیرۆریستە هیشام کاکە بەر لەوەی سەردەش تیرۆر بکرێ لە ژۆرێ بووە کابرایەک بۆ گوتیان وەرە لە تەنسیق لەگە پاراستن کە فیتەر بۆ گوت بینایکەم بردیانە ژۆرە هەتا ئێستا بەریان نەدایە بۆ هەتا ئێستاش بەریان نەدایە لە 2010 گرتیتیان بەر لە مانجی پێنجشیدایە گوتیان ئەوە تیرۆریستە سەردەش عوسمان تیرۆریستە عەبریشیان کرد خۆشیان کردە گاڵتە جار ئەو کەیسانە هەموو دەمینێ کەیسی لە نازی یعقوبی بیرتانە پارێزەرەکەی هەولێرێ گوتیان ئەوی لە قونسڵیەی ئیتالیا ئیشی دەکرد خۆی کوشتیە دوای دەرکەوت هەمووی ترۆ فەلەکە دینکاکەی جەوەرنامەق جەرجی سفەتوڵڵا دەیان لەوانە سیناریۆیان دروست کرد لە هەمووی گاڵتەدارتری مامۆستا جیهانی بوو شەید مامۆستا جیهان وەڵا گوتیان چوویتە بارزان ئینتیحاری کردیەوە و وەسیەتی کردیەوە لە بۆ کوڕی کۆسرەتی کاکە ئەگار لە منداڵم بی و ئەمن خۆم دەکوژم و کاکە و براکەی ئەوە هاتنە سەخت ملیۆن پۆستیان کرد کە دەرێکە بە ڕۆژ ناوێری سیارەی باشەوە بستە جادەیەک ئەگەر لە 20 زیاتر نەبێت وەرە نیوە شێوێ بچی خۆ دوکوژی سیناریۆیان وەدا تاشی دەیان سیناریۆیان وە تاشی بۆیە خەڵک هیچ سیقەی بە دامەزراوەی بە حکوومەت بە پاراستن بە ئاسایش خۆ ئەگەر ئێستا ئەو جارێ مەسەن 8 شات دەپشت بنمونە جەوەراغەش تۆچی دابتێکە حەشەڕەوای خۆتی کاکەوە عەشیرەتەکە بە قابلەتی سەیف دەکاتن بڵێ بڕۆن هەموو عەشەرەکەم بکوژنم سەیر دەکەم بێ گومان دێتە پشتی
وەکو کادری پارتی خەڵکەشی لێ دەگیرێ لێ دەکوژێ بە هەموو خۆت خۆی دێتە پشت یەشێتی هەروە ئەوە شوایە بەهەرحاڵ یان لەوەی گۆدار زێباری وەڵەدانەوە چییە ئەوە تاپڕ هەوڵی کۆدەتادرا کورە برارڕۆ وەڵڵا هەوە دەبی لە گەینس بنووسێ تاپڕەگە ئی سەردەمیش شەستەگام وتی وەڵاوە بە تەمای کۆدەتا بکە شێوانی بە تەمای کۆدەتا بکە چار پێ ڕسمیانینە ئەوها تەقەی دەکە ئەوە کورە بابە کابرا یعنی ئەو شێوانە تا ئێستا بەری نادەن هەر دەمێ سیناریۆچی وەڵڵاهی ئێستا ڕەنگی هەر هەمووتان بژمێرن بەقەدەر نییە یەک کتابی ئەوەندە دەربچی مجەلەد ئەوەندە دەربچی بەس نوکتە و گاڵتە جاریەکانی پارتی کورە بابە عیب بکەن شەرم بکەن حکومڕانێتی وا قەشمەریخانە نییە خاڵش کەش بێنە سەر ئەوەی بەڕێزان باشە ئەو جارە دامانە ئەوە حەشتاتە پشتی خوش جەوەراغی ئەی جارەکەی تر ئەدیلۆ تەپستان کرد یعنی مشکلە لەوەیە پارتی دەرێەوە تیرۆریستە دوای ئەوە دەبینی کابرا لە سەجادەی دەسوڕێتەوە دەبینی دەیبتە پارتی وەڵا هیچ نامینی هیچ نە تیرۆریزما و نە هیچ یعنی ئەوانەوە تێدەگەن بە جددیە من بۆیە پەس بووم کاکە جێل نین ئەمە کورە بەسە گاڵتە بەو میلەتەی دەکەن یعنی چێشە سیناریۆ نێچیروان نییە و کوڕەیەکێتی چێشە ئەوێ 35 ساڵە ئەمە لەگە ئەو قەشمەریخانەی پارتیوێکێتی دەژین بە کەیف خۆی بڕۆ ئەوەی بکە تیرۆریست بڕۆ ئەوە وەتەنیە بڕۆ ئەوەی جەلادە دوای دەبینی دەبتە پەرپرس دێتە دەرێ دەسوڕێتەوە ناگیرێ دەیان لەو سیناریۆیان کرد کاکە جان ئەوە کەی حکومڕانیشتی وایە خاڵش کەس بڵێ ناوڕێیان یەکێتی ئەو پەڕی بێ کەرامەتە بڕوان پێ بکەن هەموو کات پارتی داشیت سوارە بزانە لە گەرمەی ئەوەی یەکێتی ئاهات چۆلەکەی لەدەستە چۆلەکە بەنمونە ناوێری قسە بکە غالب بە بەڵگە گیرا یەک چاویانەوە سۆر کراوە ئەو قوبات تاالبانیا بە بێکراس و بێجامەی چوو بەریدان لۆشی ناردنەوە مەسعود گۆدی بە بەڵگە گیرە بە ڤیدیۆ بە ئەترافات نەگنە جیران بەریژدران لە بۆشیان ناردنەوە هێمن مامەند هەمووی دوسێ مانگە کەیزی هێبن مامەدی هەیە کاچ خۆم ئێتو پارتی دێ نێچیروانەگەەوە دیارە کاچ خۆمەرە ئەو نێچیروانە تینایە سەرچاییمە تەسی کورە کووسی 5 کەس هات و تەدریبی کردو ئەوەی کردو کورە بەڵگا ئێستا سەردەمی تەکنەلۆجیایە خۆر باش ئەمن وەڵی بەو کەسەی دوێنە شەو گوتم باشە چاتەیە گوتی ئازۆرە ئێکەکە دوو چاتی بڵاوکەوە لە ڤیدیۆ دوو وێنە پیشان بدا دوو کۆمێن دوو ڤیدیۆ خرێت و ئاسایشی وەیسا ئێناوی دوو بەڵگە پیشاندا هەر ئەوە بە شەق یەکەچی بینە تۆ بڵێ من یەک دوو سێ وەچی ئیسماعیل سوسەی فەقیرە کردیانەدا ژێوەڵا لێبوردنی تایبەت شیرۆ دەرکرد لێبوردنی تایبەت شیرۆ دەکرد شاس چێ ئینتخابات بوو پێویستیان بەوە وەندە نەرم بن لە گاولێریەکان ئێکاچ خۆم کوا دەبیت ئەوڕۆ سەردەمی تەکنەلۆجیە ناکرێت هەر کەسێک بە شەق تێر و پڕێ دەی برێ وەرە سەردەوەی برێ ئەوە برێ لۆی بخینەوە بڵێ ئەوە برێ ئەدی چات ئەدی بەڵگا ئەدی ڤیدیۆ ئەدی ڕسم ئەیگەنا ئاسایش چییە ئەین لۆ چەهەنە بەجددیمە لۆ چایی وەیسە لۆ چایی ئەگەر تو دوو کۆمنتی مخنە نەخەر سەر ئەو شاشەی هەتا ئەم بڵێم ئەلحەق پارتی ڕاز دەکە ئەگەر ئاوا دەرێم وەڵا قەشمەریاتە بە قوربان ئەگەنات تۆ کەسێک بە شەق بینی وەڵا ئەو برێ ئەوەیە لۆ چاوترسانی خەڵک لۆ ئەوە ئەو دوای ئەو بچی شانی ئەبوو ئالا الولایی ماسکەی ئەبوو ئالا ئەو کەسە نیە تۆمەتیان لۆ دروست کردێتەوە تۆمەتە ڕاستە من نازانم هەشت و پارتی ئەوانە بەخۆی دەنجی پێدەدا لە جەپەی لێکەوەنە لە حکومەت پێکەوەنە دەنجی پێدە سەر کردیتە تیرۆز ئەی باش لۆ ئەمر قەبزی لۆ بوو ئالا الولائین دەرناکەی مەسعود بارزانی وەیسی بارزانی لۆ دوو ئەو حەشتانە دەرناکەن لۆ دەر بەس لۆ ئەو کوڕە هەرچیە دەردەکەن بۆ ئەوی قەنەعەتێک پێن بوو هەموو داخوازەکی ڕەواعیڵە دەبێ مۆرەی خیانەت لە عەفدەی شوبات هەروە بوو کورە هەزار شت کە بژمێرین هەروایە ئی باشە نیەتا کەنجینی ئەو سیناریۆ گاڵتەکردنە بەو خەڵکە ڕەشوڕوتەی دەکەن ئەمەش سیرکەر بین وەڵا ئەوە قسەش بکەیت تۆ ئەتوش ئەوەی کوورە وەڵا نە قسە دەکەین دژیش دەوەستینەوە یەکێتی بڕوا بکەن لە لالەزار بەڵگەی یەکلاکەرەوەی لەسەر سەرانی ماڵی بارزانی پێە باشە لەسەر ڕێبەر ئەحمەد بەدەنگ لایەنە بەدەنگ لایکی پارتی ڕۆحیشی چۆ دەنگە بڵاو کاتەوە ئێ باشە سەدان شتی هەیە ئاوا دێ ئەم مەسول کۆمیتە دەکاتە تیرۆریست کە من نازانم 100% بەڕاستی بەس ئەو نەوعی وەیسی بارزانی تەرحی کرد وەڵای قەشمەریخانەیە وەکۆی لالەزار کە کردی
ئێ باشە ئەنی بە جددیمە یەکێتی لۆ نایە تو بڵێ کاکە ئەوە تا ئەوە بە من ناڵێ ئەوە دەنجی ڕێبەر ئەحمەدی کە دەستیە بووە لە مەسەلەن لەو نوقتەی ئەوە غالب ئەوە هێمن ئەوە کاکە پارتی ناگەڕێتەوە بڕوان پێ بکەن پارتی سروشتەچی هەیە ببورن ناوشیروانیان کردە تیرۆرست ناوشیروان 36 سعات پارتی کوتا تەسلیم بوون نێچیروانیش چۆ سەقەبرەکەی ئەو تیرۆرستا چۆ سەقەبرەکەی پارتی دەبی بیکوتی هەرچی ئەوەی هەیە لێی بدەی ئەگەنە معقولە یعنی هەریەکە قسە بکەت و مۆرەی ناپاچی و تاوانی لێ بکەی کە من نازانم یعنی 100 بارەی دەکەمەوە ئەو ڤیدیۆی پیشاندرا کەس قەنەعەتی پێ نییە مەسعود بارزانی مەسرور بارزانی فەرمون وەرە شتێک بکەن هەتامەش بڵێن حەق ئەوە ڕاستە بەس تۆ داخوازێکی ڕەوای خەڵک جێبەجێ ناکەی هیچ ناکەی دەتەوێت بە زەبری زەنگ بە کوتەک هەرچی سەر کوتی کاکە هەرچیوانە وەکو شوعیەکانن عشائیر وایە وەخت خۆی دەیانگۆ شوعیەکان وەکو قازن لەیەکەچی بدەی هەموو دەقیقێنن ئێ کاکە عشائیریش وایە کاکە قەومیش وایە تورکێک دە کورد دەداتن هەموو کورد دەماری پێدەگیرێ دەکوژێتن وایە چەند ساڵ لەمەوبەر لە تورکیا ئاڵای کوردستان ئەوە بوو هەموو کوردستانی نەگرتەوە ئەو محەممەدە ئەوە بوو هەمومان نەی هەژاندین و مەسەلێکی ئەوەیە بۆیە تۆ دەی بە زەوقی خۆت وە دەزانی ئەو مەجموعەی چاردەوروبەرتان تەواو چەفڵەتان لۆ لێدەن بێدەنگن هێستان هەیە ئێکورە براکەم بووینە قەشمەر بە جددیمە پارتی بوویتە قەشمەر بەو سیناریۆ بەو گاڵتەجاری و بەو ئەنتەربوونە کاکا تا سەر ناڕوە ئەوە نابینی ئەوەتە دە تەحەداتان دەکەم وتیانە من تەحەدای پارتی بکە دەنگدانی ئەوەی هێزی گوڵان و تایبەتت قەسری جمهوریە بڵاوکۆ بڵێ چەند کەس ئەوەی کرد دەبڕت بڵاوکۆ بزانە چۆن بووە لەلعلەمە و هەموو تەزویر و زەختەش هەیە تۆ لە یەک بنکەی 300 کەسی 80 کەس دەنجی پووس بدا بنێ 50 بداتە هەڵوێست 30 بداتەنەوەی نوێ لە جیاتی مراجعەی خۆت بکەی دەی هەر بەردەوامی لەو عەقڵیەتە هاوڕێیان با قسەمان ئەرلەسەوە نییە یەکێتی پارتی دوو حزبن هیچ موسساتیان نەهێشتەوە هەرتی بیانوێ بە زەوق خۆیان ئەوە شاسواریان کردە دەست تەواو 15 ساڵ لە هەولێر کورد شکایەتی لێ دەکرا کەس بەلای داناچوو لە پڕە گوتیان نەکاکە وەرە تو دزی دوای 15 ساڵ ئەو سکرتێری بزودنەوەی دیموکرات خوازان کەس نازانین چی لێهات فەقیری هەر کەس نازانین چی لێهات یەکێتی لاهور واڵا کردیانە دز و زەردە و 4 سەعات لێیدا و شەرعێتیشی پێدا پاڤلەفەندی شەرعێتیشی پێبدا کاکە حکومڕانی بەو قەشمەری بە میلەت و بەدام و دەستگا ناکرێتن ئەوەی ئەنگۆ دەیکەن ئەمە خەممان خۆتان نییە بەس خەمی ئەوەمان ئەنگوا لەگە یەکتر بکەین وا لەگە عەشرەتێک چێرچی بکەین چۆن شێروانی ئاوا ناڕزێنیەوە لە سجندا زۆر سپاسان دەکەم هاوڕێیان بۆ ئەو کاتەی بە منتان بەخشی من قسەیەشترم نەما بەس بەڕاستی پارتی یەکێتی هیچ قیەم و ئەخلاق پیاوی دەوڵەتداری نین کاکە نەدی و بدین 100 بارەی بکەمەوە ئەوێ هەیە دەرن نەدی بودی کوڕەشیان بوو چیر و گونیان بڕیانە ئەهلی دەوڵەتن بڕاکەوەی خێڵیش نینە خێڵیش نینە کورە خێڵ کۆمەڵێک پرەنسیبی هەیە کاتە چ خۆش